بکەویتە شوێنی مەجلیسەکان ژن بێنە و ژن بێنە و پەمپ بدەن سەر لە خۆت یەک مەدە، سەر لە خۆت مەشێوێنە، چونکە هەموو کەسێک پیاوی دوو ژنە و سێ ژنە نییە. ئەگەر ئافەتێکی موسڵمانی ژنەیەنم بەسەر چاو پیاوەکە، بەڵام ئەمنەیان ڕوانیە لە باو باپیرانمان دانەیەکیان گردو و دوانیان بەرەڵا کردووە لە بەرەوەیە. بەڵام جیلی ئێستا و جیلی ڕابردوو نابێ بەیەکێ کەسێک موسڵمان بێ و خوا بناسێ ناعەدالەت نابێت. بۆیە خوای گەورە فەرمی یا ئەیها الذین آمنوا ادخلوا في السلم كافة، ئیمانداران بچنە ناو ئیسلامەوە بە تەواوەتی. تۆ ئافرەتێکیت شوت قبوڵە، مناڵت قبوڵە، ژنێنانی بەسەر خۆتا پێ قبوڵ نییە، قبوڵی ناکەم، بەزمە گێڕم، ئەتۆرێم، مەحکەمە و لێگرم، حەقی خۆم داواکەم، واد لێکم، ئەتکەمە سجنەوە. ئەیبینیت لە مەحکەمەی خوای پەروەردگارە چ تاوانبارێکیت، چ موجریمێکیت کە ڕێت بە پیاوەکەت نەدا بڕۆ خەڵ لە لای ئێمە شت باسەکە پیاوی وایە کە ژنەکەی ڕێنادا ژن بێنێت هەر ڕۆژە و لە باخەڵی ئافرەتێکایە زیناکە، خراپاکە، تاوانەکە. اینجا کە پیاوەکەش لەگەڵ ژنەکە ناخەیە، ژنەکەڵێ تۆش لەگەڵ منە ناخەیە، منیش خۆم تێرەکەم لە دەرەوە. بۆ ئەبێ ئاوای لێبێ، بۆ ڕێنادەیت پیاوەکەت بەسەر بەرزی. وما كان لمؤمن ولا مؤمنة إذا قضى الله ورسوله أمرا أن يكون لهم الخيرة. بۆ هیچ پیاوێکی ئیماندار نهاتووە و بۆ هیچ ئافرەتێک خوا و پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕێ بدەن تۆ بڵێ من جارە با بیرێکی لێ بکەمەوە، ئەنجا تەنها شوبهەیەک شیانە ئەی بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕێی نەداژن بەسەر فاتیما بێت. منش نایەڵم، ڕێ ناڵم، نە تۆ پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم نە کچەکەی تۆ فاتیمەیە. پاشان ئیمامی عەلی کچێکی ئەبوو لەهەب مارە بڕی بوو، فاتیمەش خێزانی بوو. کاتێککە ئەبوو لەهەب دژایەتی پێغەمبەری خوای کرد صلی الله عليه وسلم، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی ئەی عەلی گوێ بگرە، نابێ کچی دۆستی خوا و دوژمنی خوا بەیەکەوە لە یەک ماڵا بن، دەست بە جێڕۆی تەلاقی دی. هەر دروستش نوێ کە ژنی کافر لەکوێ حەڵاڵە، تۆ بچی کافرێک بێنی لەکوێ حەڵاڵە. ئەوە شوبهەکەیە کەواتە نەچی کۆمەڵێک شوبهەی شێطانی بێنیت بیکەی بەما بەسەر خۆتەوە و پیاویش ئەبێ بەڕاستیەکەی بە مانای کەلیمە پیاو بێت، عەزیەتی دڵی خێزانەکەی نەدا. ژنێنم ئەگەر ژنێنی پرسی ژنی ناوێ بەخوا ژن بێنم من پرسی خێزانم ناکەم، ئەڕۆمە یێنم ئەڕوا با بڕوا هەرمایەکە ڕوا. ئەگەر ئەوە نائافرەتێکە ناتێگەیشتۆ با بڕوا. و ئینسانی عاقڵش ئەگەر خێزانێکی چاکی باشی هەیە بۆ سەر لە خۆتیەکە دەی بکەویتە شوێنی مەجلیسەکان ژن بێنە و ژن بێنە و پەمپ بدەن سەر لە خۆت یەک مەدە، سەر لە خۆت مەشێوێنە، چونکە هەموو کەسێک پیاوی دوو ژنە و سێ ژنە